مامۆستای ورزشم من وە خۆم 3 ساڵە بەشداری دەکەم ڕێژەی ئافرەتیش زۆر باشە الحەمدوللا ڕێژەیەکی زۆر لە گەنج و منداڵ و هەموو تەمەنەکانی تێدایە بەشداری دەکەین ئەو ڕێپێوانە ئامانجێکی کۆمەڵایەتی و زۆر لایەنی دیکەش دەکرێتەوە پێشینان بابم بۆ باپیرانمان دەیجێڕنەوە کە لەو ڕێگای ئەوان هاتوچۆیان کۆیە کردیە یعنی لێرەوە بەپێی ڕۆشتنەوە بۆگدێ و هەر لە بۆگدێشەوە بە پێیان هاتنەوە کۆیە وەچی دابوو نەریتێک هەموو ساڵێ ئەو یادە دووبارە دەکرێتەوە یعنی ئەو ڕێپەیوانە دووبارە دەکرێتەوە چەندین جیلی نوێ ئاشنا دەبێت و دۆست و خزمەتی زیاتر گەرم و گورتر دەبێت هەروەها زۆربەی ساڵەکانی دیکەش یعنی کەسانی بێگانەش بەشداریان تێدا دەکرد ئامانجمان ئەوەیە کە ئێمە بزانین چۆن وەختی خۆی هاتوچۆ کراوە کە ئۆتۆمبیل نەبووە ئەوان بۆ ڕێگای هاتوچۆیان کردووە ئەو ڕێگایش یعنی زۆر سەخت بووە بۆ شێوازی ئێستا نەبووە بۆ ئەوەی نەوەکانیان ئاشنا بن کە باب و باپیرانیان کە زەحمەتێکی زۆریان هەبووە بۆ ڕێگای هاتوچۆیان کردو ئێمەش هەمان شتی ئەوان دووبارە دەکەینەوە. هەموو ساڵێ لەو ڕێپێوانە بەشدارین لە خۆشەویستیمان بۆ گوندەکەمان ئینشاڵڵا هەر بەردەوام دەبێت و ئەمەش بەشدار دەبین. بەڕای من بەشداری ئافرەتان گرنگێکی تایبەتی هەیە چونکە ژن سمبولی جوانی و خاستن لەگەر وەرزی بەهارانەمە و گەشتە زیاتر وەرزی بەهاران ئەنجامی دەدەین ژن یعنی ڕێپێوانەکە ئاڵوواڵاتر دەکات زۆر خۆش ینی کۆمەڵێک هاوڕێ و خزم و کەس پێکەوە بەشدارین لە سنووری کۆیە لەخوای بەزیاد بێ بە کۆمەلگا دەگۆڕێ لە هەندێک کۆمەلگاوانێ بەڵام لەخوا بەزیاد بێ لە کوێ بە پێی پێویست خانمان بەشدارن و دەستێکی باڵیان هەیە لەو کار و چالاکیانە. Ahora está